سڵاو بینەرانی خۆشەویست و عزیز ئەوڕۆ دەمانەوێت سەردانی ئاوایی شیلاناوێ بکەین. ئاوایەک هەڵکەوتوو لە 10 کیلومتری باکووری ڕۆژهەڵاتی شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی ئاختاچی ڕۆژاوا و لە ناوچەی محاڵ هەڵکەوتۆ. جیرانی ئاوایەکانی قزڵجەی خوارێ، سارەوانان، کۆنەدێ و لاچینە. شاخ و چیاکانی دەوروبەری ئەم ئاوایە گامڕێن و عەلیبەگیان و بەردەحەوار و چەند چیای دیکەن. هۆی نێودێرکردنی ئەم ئاواییە بەو نێوە شیلانێکی زۆر و زەوەندا کە لەو ئاوایە و لە دەوروبەری وی هەڵکەوتۆ و ئێستا شەر لێی ماوە. کانیاوەکانی ئەم ئاواییە سەرچاوەی بەردەقوت، کانی سارد، کانی مەلازادە و کانی فەقەیانن. لەبەری ڕۆژاوای ئەم ئاوایە دوو قەبرستانی لێ کە یەکیان هەر لە سەرڕێیە و قەبری قاسماغای پێدەڵێن و قەبرستانەکەی دیکە کە بڕێک تازەترا بە سوێی چاکی ناسراوە. سروشتی جوان و دڕفێنیە و ئاوایە، بەندەل و تەلانیە و ئاوایە و چێوەکانی و ڕووباری پرخرۆشیوی لە بیر و نووسینی شاعیری جوانی پەرستی کورد مامۆستا هێمنی نەمردا بێبەهرە نەبووە. مامۆستا هێمن هەروەکی لە ژیاننامەی خۆیدا باسی کردووە ماوەیەک لە لاچین ماوەتەوە و دوای هاتوتەوە ئاوایە و لێرە نیشتەجێ بۆ. جا ئێستا بە شێرێکی مامۆستا هێمن لێتان دەجێرمەوە تا ئەوڕۆ لەگەڵمان بن تا سەردانی ئاوای شیلاناوێ بکەین. وەرە یارم وەرە ئەی تازە یارم، وەرە ئەستێرەکەی شەوگاری تارم، وەرە ئەی شاپەڕی باڵی خەیاڵم، وەرە ئەی شەوچرای ڕووناکی ماڵم، وەرە خاسە کەوی ڕام و کەوی من، وەرە ئیلهامەکەی نیوە شەوی من، وەرە ئۆغژنەی سینەی پڕگڕی من، وەرە پیرۆزەکەی بەرزەفڕی من، وەرە ئاوەنگی سەرپەلکی گوڵی سوور، وەرە ئاورینگی گەرم و مەشغەڵی نور، وەرە ئەی ڕژنە بارانەی بەهاری، وەرە شێعری تەڕی پروردەکاری، وەرە ئەی نەونەمامی باغی ژینم، وەرە ئەی شاگوڵی مێرگی ئەوینم، وەرە کاروان کوژەی کاتی بەیانیم، وەرە بیرە وەری و ئاواتی جوانی.
لە خزمان شۆڕای بەڕێزی ئاوایشی لا ناوێدان کاکەجان زەحمەت نەبێ خۆتان بناسێنن. بسم الله الرحمن الرحیم حەمدەمینی خزریشی لە ناوێت. شۆڕا لە چەند کەس پێکاتوە؟ 3 نەفەرن، ئەو بکری فەرامەرزی عمەری فەرامەرزی و بۆ خۆم. ئەم ئاواییە چەند نەفەری حەشیمەت هەیە و چەند بنەماڵن؟ 36 بنەماڵەیە 150 نەفەرێکی جەمعێت هەیە. ڕادەی خوێندەواری چەندە؟ ڕادەی خوێندەواری وەڵای کەمە، تەقریبەن لە 100% دەسەدێکی هەیە. ئەوەی دیکەژەوە لە شاری دەچێتە شاری دەخێنێ. قوتابخانەی تاپۆلی چەند هەیە؟ تاپۆلی 6. بەڵێ. ئیمکاناتی تری ئاوایستان هەیە؟ ئیمکانات برقمان هەیە، لولەکەشی ئاوێمان هەیە، مەدرسەش کەەوە هەمانەوەلی بەداخەوە باش نییە. خانەی بێهداشتی؟ خانە بێداشتمان نییە. نەوەڵە. ئەرێوەڵە. کەمایستەکانی ئاوایی چن؟ دەتانەوێت چ شتێک بە ئاوایی زیاد بە چ پێڕاگەیشتێکی بۆ بکردرێ؟ کاریمان لە دەوڵەت ئەوەیە ئەو ڕێگاوبانکە بە خۆتان دیتوانە ئیسفاد نییە. تقریبان 11 کیلومتریشە بۆ مابات، بەداخەوەی جوابێکمان نادنەوە، خانە بێداشتمان نییە، ئەو ئیمکانەتەمان نە لێرە. ئینشەڵا کە پێڕاگەیشتێکی چاکی بۆ بکرێت. زۆر سپاس ئاغای خزری. کەم دەخدمەتودا. ئەمە کامڕە لە پاییز لە بەدەنی هاتەوە ئەوڵەکانی کە نازێت تا معمولەن مانجێک دستان ئێمە کە ئەو ساڵدا زووزە مانگێک نەبوو مانگستانزا دە پاییزشدازە ئەتا ئەو دەمی 3 زمینی دینەیە 3 زمین فاق دینەیە دوای کازا 4 زمین فاق دینەیە بانانە هەڵدەسین تێبردین بێستا بەرخەکان لەگەڵ داشێ نەکەین دوای ساعتێکی دییان دەگرینەوە بانانە گزدان دەبەر دەکەین نێوەڕۆی جوان دێنەیە ئێواران تەڵتە چەوەندران دێنەیە شەوانەش گزدان دێنەیە ئەو چوار زەمان بڕۆژ دێن بەمەڕی کاکە واحیدجان زەحمەت بە شێوازی کارەکەمان بۆشی بکەوە چۆن دەبەرەوە مەڕانە دەکەن ئەوە ئەوەی کە ئەم پێشتر بۆ خۆدان دیتان ئەمە پێشەوەی کە ئەمە بسماحمبارێ 3 نەفرین یەک مەسوولی تێبەردانەیە مەڕەکان بەخان تێبەردا دووشمان مەسوولی دەبکنین یەکمیان دەچین تەڵتەی دێنین جەمی وارەمان تەڵتەی چەمەنی دێنینەیە ئەمن بۆ خۆم من دفاقێ بۆ دێنم ئەندازەکەی تێزام چەندی بدەمەیە هەر جەمێ ئەوەڵ دەچین بۆ خۆم دەچم تفاقی دێنم لێوە دێمە هۆڵە
لەوێ ئاخرەکان دەمامەوە کە کەم تێکە بڵاوم کردنەوە تڵتەکان بۆ بەسەر وەردەکەم بە دوو شێوەش دەتوانین تڵتێ بدەین هەم توانین حمباری لێچیدین هەم دەتوانین ئاوا داخڕەکەدا لێچیدین وەلی ئەمنێ بوو کە کارەکە ساڵتر بێ خۆشتر بێ بۆمە هەردا هۆڵدا لێچیدین داخڕەکەیدا کە کاکەمان بڵاو کەدەوە تڵتەکەی بەسەر وەردەکەین دوای تڵتەکەی بە دارێک شتێکی لێکی دەدەین بۆی کە بۆم پێوە بگرێ و مەرەکە چاتری بخۆوە ئەوە شێوەی ئەو جەمەی بوو کەم بۆ خۆتان دیتان کاکە واحید جگە لە ئاژەڵداری چ کارێکی دیکە دەکەن لە ئاواییدا وڵای جا مەمولەن ئەوانەیە کە باغیان هەبێ ئەوە باغیش دەکەن زەمینی کەشاوەزیان هەبێ زەمین کەشاوەزی دەکەن ئەمە بۆ خۆمانان هەم مەردار دەکەین هەم کەشاوەرزیمان هەیە هەم باغشمان هەیە فەستی ئەو ماگە کە بگوزەرێ لەوەی بۆلاوە دەبێتە کاری کەشاوەرزی ئاوداشن و گەنمداشن و ئەوانە هەرسی باغی و هەرسخکردنەوە و ئەو کارانی دەکەین دە و مانگە بەهارەیدا بەرهەمی باغەکانی زیاتر سێ ئالێرە ئەکسرێت سێوە بەشی پتی سێوە ئەدی زەویەکان زەویەکان گەنم و جۆ و نووەکە ئەو سێ حاصل لێرە دێ هەڵدەگرین حاصلی کەش سنەتی دەکرێت بەنداز کەسێک بە ئەندازەی ماڵە خۆی ینی بە ئەندازەی مەستەفی خۆی کاکە دی بێستان و تەڕەتی لێرە دەکردرێ ئەز دکەم ئەوانە سنەتی دەکرێن هەر کەس بە ئەندازەی مەستەفی ماڵە خۆی دەکە لێرە نەک بۆ فرۆش نییە فقەتەوە شتێکی سنەتی بە ئەندازەی ئازای خانەوادی خۆ لێ دەکە ئەڵبەتە مەسەن دەبینی بۆ خەڵکی دیکەش دەبینین بۆ مەسەن خزمەکانمان بۆ دەروزیریانان ئاوە لێرە ئەوە دێنێرین وەکسی بێستانەکانتیان لێ دەچێنن خیارە و پایجانە و خرچەیە و تیروزی و یارەماسی و ئەوانن کاک واحیدجان زۆر سپاس بە وڵامدانەوەکانتان دەست و خۆش بێ من گۆش هەر بەخێراتن سەرچاوم زەمەشەوە قەدەم و سەرچاومە دوو بەکرێت من محەممەدی فەرامەرزیم لە ئاوای شیراناوێەوە ئەو گۆرانەیە پێشکەش دەکەم بە تەواوی بینەرانی خۆشەویست دەروونم بوو بە زوو خەوتەکەی بناڵێم بووم بە قەد نەس لە دووریت هاوار بەماڵێم دەروونم بوو بە زوو خەوتەکەی بناڵێم بووم بە قەد نەس لە دووریت هاوار بەماڵێم ئەرێ غەریبم غەریبم غەریب و تەنیام غەریبم غەریبی ئەو پەڕی دونیام درۆناکەن سەنگ لە جێی خۆیدا بەسەنێگار ئەوەی غەریبە داویم کەید و دڵتەنگاو هەزار خۆزگەم بە ئاو و هەوای کوردستان چیە ڕۆباروکانی و هەوار و شوێستان هەزار خۆزگەم بە ئاو و هەوای کوردستان چیە ڕۆباروکانی و هەوار و شوێستان ئەرێ غەریبم غەریبم غەریب و تەنیام غەریبم غەریبی ئەو پەڕی دونیام
مامەجان سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام سەر چاومە خێری. چاو خۆش بێ مامەجان خۆتمان پێتە ناسێنی. باڵێ ئەم محەممەد عەلی عوسمانی. کاکە محەممەد عەلیجان زادەمان هەیە بڕێکت قسە لەگەڵ بکەین بۆی کە لاخشل نەبێەوە لەسەر پێگە ئیجازە بدەیت دێینە ژوورێ لەگەڵت. فەرموو زۆر سپاس فەرمووی. فەرموو فەرموو. هەروەکی باسم کرد مامۆستا هێمنی نەمر خەڵکی ئاوایی شیلاناوێ بۆ ئێستا ئێمە لەو ماڵەیدا کە مامۆستا هێمن تێدا نیشتەجێ بۆ میوانی مامە عەلین. مامە عەلیجان فەرمووتان تەمەن و چەندە؟ بۆ خۆم وەڵی جا بەستی 100 ساڵ دەبم و بەستی ساڵشم نازانم. مامە عەلیجان بەڵێ مامە عەلیجان ئێوە کوتان ڕفێقی مامۆستا هێمن بوونەوایە؟ باڵارێ وەڵا ئەمنەر بەخصووسن تقریبا 25 ساڵ هەمووشڕەتم دەگەڵی بوو بە کوردی باغەوانی بووم. هەمووشڕەتم دایمە دەگەڵی بوو دایمە دەگەڵی دەگەڕام. هەمووشەی خانەوادەجیمان هەبوو. مامەجان باسی مامۆستا هێمنیمان بۆ بکات چ شتێک و لێوە بیر دێتەوە چۆن پیاوێک بوو؟ مامۆستا هێمن پیاوی وانە بوو پیاوی نیاش بوو قیامەتێش بوو عجوت گەورەی نەبوو پیاوێکی مسڵمان بوو دایمە مەجلیسی مامۆستا هێمن پیاوی نێو بە دەرەوە و باسەواد و ئەوانەی دایمە دە خزمەتدا بوو. مامۆستا هێمن پیاوێکی ئاوا بوو. ئەمان بەداخەوە کوردستانی خۆمانە تا نمری قەدری نازانی. ئەلانژەوە خودای لێ خۆش بوو عالم بیری دەکات دنا مامۆستا هێمن دە ئێرانە دانمون نەبوو تەواوی دەوڵەت نییە مامۆستا هێمنی دەناسی مامۆستا هێمن ئەوە پیاوێکی نێو بە دەرەوە بوو. ئەلانژەوە خودای لێ خۆش بوو مردیۆ و خدا عافوی کە شکر نیوی هەرماوە و نیویشی شەڵاون نابێ. ڕوحی شاد بێ ئینشەڵا. مامە چ شتێک دەبوو هۆیەوەی کە مامۆستا هێمن شێعر بنووسێ؟ ئێوە کە مەسەڵەن دەڵم هاوڕێ بووینە پێکەوە بەڕای ئێوە چ شتێک دەبێتە هاندەری کەسێک وەکو مامۆستا هێمن کەوەها شێعرهایەک بنووسێ؟ جا مامۆستا هێمن دایمە شیعری دەورەیدا بوون مامۆستا هەژار هەر لەگەڵ مامۆستا هێمنی بوو. مامۆستا هێمن دایمە 100 کتێبی شەوە ڕۆژە خەریکی کتێبان بوو. مامۆستا هێمن ئاوا پیاوێکی گەورە و باسەوات بوو. ئارێ وەڵاتی شاعری چاک بوونەوە دە خزمەت مامۆستا هێمنیدا بوو. دایمە دەرم دەورەی پڕ بوو لێ. دایمە هەزار کتێبی شعر و شتی هەموو وانی دەکرێمەوە بۆ خۆم بێسەوات بووم هیچم نەدەزانێ شتێکی بێر بم. ئەوانە هەموو دادی مامۆستا هێمنیدا من دەگەڵی بووم. ماما لە دەوریە کە کۆ دەبوونەوە مامۆستا هێمن شێری بۆ دەخێندنەوە؟ باڕێ وەڵاهی مامۆستا هێمن بۆ کڕجارەشی ئاواشی دەخوێن مامۆستاەوە پیاوی بێتەکەبر و پیاوی چاک بوو. بەخۆڵا هیچ عەجز گەورەی نەبوو دەگەڵ کەس. دەگەڵ منداڵی منداڵ بوو دەگەڵ کێخودای کێخودا بوو دەگەڵ باسەوادی باسەواد هەموو شتێکدا مەوجود بوو مامۆستا هێمن. مامۆستا هێمن پیاوێکی ئاوا بوو پیاوێکی مسڵمانەکەی سەیر بوو. خۆی پێرە منداڵێکی گەورەتر نەبوو مامۆستا هێمن ئاوا پیاوێکی قیامەتی و دنیای بوو. ماما لێر وەک فەرمووتانێرە ماڵە مامۆستا هێمنی نەمر بۆ وایە چۆن بوو کە مامۆستا هێمنە و خانووی بەجێهێژ ئێوە کەنجە کڕیتانەوە کەنجە باسازیتان کردو؟ مامۆستا هێمن بۆ خۆی قاچاق بوو زمانی شای لە عێراقێ بوو لە کۆیە بوو کوڕەکەی مابوو کوڕەکەشی ئیتلاعەتی شای ناڕەحەتی دەکردوا بوو مەڕووماڵەکەی فرۆش ماڵی چۆ شاری و خانووی لە شاری کڕی و ئێرە بەجێ ماوە ئێرە بۆ کاولوو ئەز دەکەم دای بە من ئەمش لێرە دروستم کردەوە و کردمەوە خانوبەر و ئێرە جێمزلی مامۆستا هێمن هەر تاکەی خۆی بوو مامۆستا هێمنی بۆ خۆم لەنوێ دروستم کردوێتەوە و ئەوە لێرە زیندەگی لێ دەکەم و ئاز دەکەم ئەلانجی هەر بوو کەی ماوە بوو کەشی دەگەڵ بوو کێ ماڵ یەک ماڵی خاچیکی بڵێمەوە دەخزمەت بوو کەشی دەین خاک و زەمینی مامۆستا هێمنیەوە بەمەیە و ئەوە دەیکەین و بۆ کەر ئەمە دێنی بۆی دەکەین و پۆل بۆی دەبینەوە ئەوە ئاوا دروستم کردوێتەوە و کاکسەلا داومەیە ئەکە ئێرەم ساز کردوێتەوە دەنایەرەم و ڕوخا بوو بۆ خۆم سازم کردوێتەوە. کاکسەلا شێ بۆ ماما؟ کاکسەلا کوڕی مامۆستا هێمنی بوو. ئێستا نەماوەن؟ ناخێرام بێ خودای کردووە 15 ساڵ دەبێ فەوتی کردووە
حەج نەکەشی ماوەدنا ئەولاد شتینە مامۆستای منیش نەوەی هەبوو مامالی ئەیتی نەبوو لە کاکسەلام بەدێنی بوو کاکسەلاشم ئەولادی نەبوو ئەلانەکەنەوە تاوەرە بوو کەی ماوە مامۆستای من بۆ خۆیەوە لە شارێ و ئەو عاسبایدا دیێرە ئەگە شتێکی لێ پەیدا بوو بووی دەبین و بۆ خۆی لێ ماوەتەوە ئەوە وانێکی مامۆستای من کاکسەلامی بووە ئەولاد شتینی نەبووە کاکسەلاشم ئەولادی بۆ خۆی نەبوو زوو مرد ئەمیست ساڵێک نەدەبوو کە عمری خوددایک مامەوە بیرتان دێ مامۆستاهی من لە چ تەمەنێکەوە هاتۆتەوە وایە نیشتە جێ بوو ئەمە ئەگە ماڵمە هاتوۆتە ئێرە مامۆستاییە من لێرە دەیخوێن کوڕی شێخ ئیسلامی بوو مامۆستاییە من ئەمایدی نازان چ وەختێکێتە بەدا مامۆستاییە من وەلەدی لاچینە ئیجێگا شێخ ئیسلام گوێ بووتەوە لاسینی بۆ براکانی بەجۆشت و بۆ خۆشی هاتوۆتە ئێرە ئەگاتێمە مامۆستاییە من هەر لێرە بووە ئیدی نازان دەست وەختێکی لا گوێ بوونەوە هاتوونە ئێرە ئەمن ئەو دەمی دەخڵمن مامۆستای منی دانم و پاش ئەو دەمیە من ئەگە ماڵمان تۆتی ئێرە دەخڵمن مامۆستای منی دابوومە تا مامۆستای من فەوتی کردو کوڕەکەی فەوتی کردو ئەلان شەر دە خزمەتی دام هەر بوو کەشی ماوە لێرە دەنووسم شێعر و بەستەی دڵ شیلا ناوێیە گوندی پڕ لە گوڵ هێندەم ڕوانیوە ئەو شاخ و چێوە گوندی هێمنە ناسرا بەم نێوە من شیلا ناوێم پشتم سەرچاوە یا عەوڵا موسا دڵی گۆڕاوە هەوارە بەردە نەشەی نەماوە چێوەڕەش بۆچی لێمان تۆراوە بۆزداغ ڕووبەڕووم وەک شێر وەستاوە تۆ بم کە شێعر شێعر و هۆنراوە چاو لێکە گیانە جوانی ئێرە باغ و باغاتی بەگوڵ نەخشاوە لێرە وامدانە ئەلەم چوارینە حەوڵا موسایە زاوا زێڕینە هەوارە بەردە بووکە نەخشینە شیلا ناوێ یار کانگای ئەوینە من بولبولێکم هەستاوەم لە دوور مەقسەدم چۆیە بۆ سەر گوڵی سوور تەنیا گوڵێکە دڵڕادەکێشێ پێی بڵێن بابێ ڕوعم بکێشێ زۆرم فکر کرد ئەلێرە و لەوێ مەرامی هەمووان بەڵکو ڕێککەوێ یەک مەرام نینە دۆست و برایان با یەک مەرام بین بەڵکو ڕێککەوێ بڵێسەی ئاگر دەسووتێنێ تۆ وشیاری خۆت بە دوایە مەڵێ بۆ خۆ تۆ مۆمێک نی لە هەرجێیەکدا پسووتێ گیانە بێیەوە سەرنۆ بە هەوای زستان مەکا بەقایە لە هەوای خۆشی گوڵیش دەرنایە گوێ بدە بە شێعرم دەوایە لە زستانی سار شەوێک دەریایە چوومە ناو گوڵزار سرم سوڕما بوو چەندها گوڵی جوان لەوێ نەخشا بوو تەنیا گوڵێکی سوورم دی لەوێ بە هەستی ناسک ڕەدڵی من کەوێ وەها ڕۆیشتم بەرەو چێو و چیایی هەڵوەدا بووم لە دەستی بێوەفایی بەسا گیانە مەکە زۆر خود نەمایی حمر کورتە چیدی مەکە ڕیایی بەفرێک باری لە ڕێبازی ئەوینم چۆ لە جێژوان نەما ئارەزووی ژینم تاکەی وابێ چاوانی تۆ نەبینم بەهارێکیش لە دوای زستان دەبینم وەرە گیانە ئەگەر بە خۆت دەنازی
فکری لێکە نەهاڵۆی و نەبازی لەسەر چی گیان لە خۆشت بووی ڕازی ئەوە ژیانە نەشۆخیە و نەبازی. یادی هێ من وەزیفەیە کەوتۆتە سەرشانی من بەرزیت باسکا پێنووسی پەخشانی من پیاوی هەرزن ڕێگای تویان لێبۆون شعری تۆیە چەقڵە بۆ چاوی دوژمن شعری تۆیە بڵێسەی ئاوری گەرمن بۆیە دەڵێم سڵاو مامۆستاهێ من نێود ماوە لە کوردستانی بێبن ڕابەرمانە پێشڕەومانە مامهێ من پەری ئازادین شعری پەخشانی تۆ ڕێگای ڕزگاری بوو ئەرکی سەرشانی تۆ میراتمانە حاصلی تێکۆشانی تۆ ئاوی بێبن مێژووی پەرێشانی تۆ بەستەت بەرزن وەک سەهەند و داڵاهۆ شعرت تەیرن کە دەفڕن بەرەو ئاسۆ نێود ماوە لە کوردستانی بێبن پێشڕەومانە سەروەرمانە مامهێ من شعرت ڕۆژن دەوریان لێدەدا گەردوون نووری عەرشن وێنەی ئاوی ساف و ڕوون بۆ ڕێی تۆیە سەد شۆڕە سوارمان مردوون ڕێت بەرنادەین چیدی ناکەین چەند و چوون یادگاری تۆن ڕێیان بۆ کردوین ڕوون ئاسۆمانە کتێبی تاریک و ڕوون نێود ماوە لە کوردستانی بێبن ئاسۆمانە شعری مامۆستایە من خۆزگە زیاتر ئاسۆی شعری من ڕوون بە خۆزگە هەستممان ئیچەرخی گەردوون بە خۆزگە بادەم ئاوی سەرچاوەی ڕوون بە خۆزگە عالەم وەک من ئاه لە دەروون بە خۆزگە ئاسۆ وەک فرمێسکی من ڕوون بە خۆزگە خۆشیم لە شینی تۆ داون بە نێود ماوە لە کوردستانی بێبن ڕابەرمانە پێشڕەومانە مامهێ من تەیری شێعرم لە بەرزایی ڕاو دەکەن ڕێوی نەفام تاکەی چاو ڕاو دەکەن خەڵک برسین بۆیە ڕوو لە دراو دەکەن سەر هەڵێنن چاو لەنەوەی ئادەم کەن هێ من دەیکوت بە ئازادی شادم کەن هێ من بەرزی بۆیە ڕێگادون ناکەن هێ من شێعرت ئامۆژگاری ڕێچاکەن هێ من گفتەت سەربەرزی بۆ ئەو خاکەن ڕۆژتاڵیت دیت بۆیە دەتکوت یادم کەن نێود ماوە لە کوردستانی بێبن پێشڕەومانە شێعری مامۆستایە من وەفای نەبوو سەد نەحلەت بێ لە ڕۆژگار تاڵی و سوێری و سەختی دەهاتن هەزار نیشانت دا زوڵمی زۆری ئیستعمار لەسەر ڕێتن ڕزگار و شێرکۆ و ڕێبوار شاگردتن هەر پێت دەکەن ئیفتخار بۆ گەلی خۆت وەفادار بووی وەفادار نێود ماوە لە کوردستانی بێبن ڕێدون ناکەین قوتابی تۆین مامهێ من کاکە زەحمەت نەبێ خۆتانمان پێ بناسێنن ئەوەڵ بە ناوی خودای گەورەی مەزن سڵاو ڕێزمەیە بۆی خۆشەویستی بۆ کار بەدەستان و زەحمەت کێشان و ئەم شناڵنامە دابایزی عوسمانی نازناوم ڕێبوارە دانیشتووی ئەوەی شیلا ناوێم هەر لەو دێژ لە دایک بووم تەمەن و چەندە؟ تەمەنم ساڵی 1960 لە دایک بووم خولۆر بوومەوە دەوری 28 ساڵەگەی تەمەن درێژ بن ئینشەڵڵا خەریکی چ کارێکن لە ئاوایدا؟ وەڵای وەرزێرە کشت و کاڵە کاری ئەسڵیمە باغداری
ئەڵبەتە مەڕداریشمان کردووە ولی ئەلان بەداخەوە نایکەین جەماعەتی ئاوایەکە دیکەن ولی ئێمە نایکەین بۆمان نەدەگونجا کە مەڕداری بکەین خەریکی کاری کەشاوەردی و کشت و کاڵی خۆمانین بەهرە لە باغ و زەمینەکەمان هەڵدەگرین. ئێرە باغی خۆتانە؟ نەوەڵای ئێرە باغی نەمر مامۆستایە منە کە ئەو زمانی بابم بۆ خۆژینی هێناوە لە بابی جودا بۆتەوە چۆتە خزمەت مامۆستای کە چۆتە خزمەتوی بۆتە باغەوانی مامۆستای منی دوای ئەو دەمیش کە مامۆستا بۆ خۆی وەفاتی فەرموو نەماوە لەگەڵ کوڕەکەی خرادا دێنەوە کردوێتەوە کە بە عنوانی نیوەی لەسەر و زمینەی بن تا باغەکەی هەنەکانیش کەمە زمینی کەشاوەردەکەی کە دیکینە گەنم و یا هەر دەغڵێک بە نیوەی دیکەین جیاو لە وەڕەکەی بۆمەیە لە بەحی جیاو لە وەڕەکەشی باغەکەی بۆ ئەو ددەین ئەلهانەکانیش خالی خۆش بکە بۆ خۆی نەماوە کوڕەکەشی هەر نەماوە تەنانەت بووکەکەی ماوە. مامەجان نێوت چێ؟ نێوم خەلیلە مامە خەلیلجان تەمەنت چەندە؟ 88 دام تەمەند درێژ بیا ڕەبی مامە خەڵکێ واوایی؟ وەلەدی قۆڵغەتەپەم کەنجێ وا تو ئێرە؟ قۆڵغەتەپەی سەر بەم حاڵی وڵات تەقریبەن پاڵڕە 56 ساڵی دەدا لەو دەمەوە هاتو ئێرە؟ ئەرێ وەڵڵا لێرەش زەماوەندت کرد؟ هەر لێرە زەماوەندم کردو و لێرە ژنم هێناوە ماڵم پێکەوە ناوە. ئەلحەمدولیلا مامەجان چەند منداڵت هەیە؟ 4 منداڵم هەیە 2 قەرەواشی تۆ و 2 نۆکەری تۆم هەیە. ڕەبی خوددا پێت بێڵن لەگەڵتن؟ لێم گوێن سەرت دەدەنەوەی دی؟ ئەرێ وەڵڵا هەمووشێ دەکەنی کچەکانێکیان لە بۆکانێکیان لە دەرمانیە کوڕەکانی هەرچیان لێرن. خوددا پێت بێڵن ئیشەڵا. مامە خەریکی چن لێرە؟ وەڵای خەریک کەشاوەرجێن کار و کاس پێن. قەدیم چوو دەکرد؟ قەدیمیش هەر دە کەشاوەرجێدا بووین. ئازا بۆمان باس بکە ئەو دەم چۆن کشت و کاڵ دەکرد ئەلان چۆن دەیکەن؟ وەڵا ئەو زەمانەی خۆشترا ئەو زەمانی دروێنەی داسی بوو دەبوو بەداسی مەسەرە حاصڵە دەرێنی مەزرا مانگێک 2 مانگان بەداسی دروێنەی بکەی ئەلانەکانێ کۆمپایە و لاوێردەیە و زیندەگی ئەلهان خۆشترە لەو دەمی ئەو زەمانی جادە و ماشێن و ڕێگا و ئەوە نەبووە ئەلحانەوانە هەموو وەسیلە هەیە ماشێنە و جادەیە و ڕێگایە و مەعتەلبوونی نییە دانامێنی لە هەندەران دەڕێدا نامێنیەوە. ماما ئەو کات کە کەشاوەرزی و دەکرد لێرە قەدیم کە کەشاوەرزی و دەکرد چوو دادەچان چوو ڕامەل دێنا؟ گەنممان دادەستان مەسەلەن جۆمان دادەستان بەهارومان دادەستان زەمانی ئەو دەمی وا بوو تووتنت دەکرد ئەوە ئەو بازە وەسیلە نوۆکت دەکرد بە دەستکەنە هەڵت دەقەندەوە ئەو جۆرە کارانە دەکران.
بۆ نەهارێ میوانی ماڵە کاکە سەید بووین زۆر بەگەرم و گوڕی میوانداریان لێ کردین جاستە دەمان هەوێ لەگەڵ کاکە سەید برێ قسام بکەین کاکە جان خۆتان بە بینەرانی بەرنامەکەمان بناسێنن بە زەحمەت. ئەم سێت ئەسەنم نیشتەجێی شیلاناوێم ماڵمان لێرەیە دە پێشدا ماڵمان لە قەڵزەی خوارێ بووە ساڵە سوودیەکی ماڵمان هاتوۆتە شیلاناوێ لە وەختیەوە ئیدی لێرە ماوینەوە هەتا ئەلحان. تەمەن چەندە کاکە سەید؟ من متەوەلی 37 دەمە 58 ساڵ. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. دا کاکە سەیدجان باسی ژیانی خۆتمان بۆ بکە لەوەتی هاتوێرە یا پێشێرەگەوە بیرتان دێت تا ئێستا چتان کردووە؟ وەڵای جار دە پێشدا ژیانی خۆمان چەند ساڵی لەوە پێش زەمانی شایدا هیچ ژیانی شیوامان نەبوو هیچ ئیمکاناتێک نەبوو هەچی دەماکرد بە زەبری شان و پیل و بە زەبری مەسەرەن خوڵنگ و یان پاس بوو یان پێمەڕە بوو یان مەسەرەن جووت و گا بوو ئەلحان هەموو ئیمکاناتێکەیە خدا هەڵ ناگرێ ولی بەناشرم دڵخۆش نییە. بۆچی کاکە؟ واللهی جا ئەیدی بووە چاوریەکەری ئیسان ئەگەر لە خۆی پایەنتی چاورێ بکە زۆر باشتە ئەگەر لە خۆت باڵاتە چاورێ دەکەی سکت بە خۆت دەسووتێ مەسەلە ئەوەیە. کاکە جگە لە کاروبارەکە وەکو کشت و کاڵ و لاولا ژیان یەودەمتان چۆن بووکەوەندە پێتان خۆشە لە نێو ماڵدا چۆن بوون لەگەڵ خەڵق چۆن بوون؟ واللهی خدا هەڵناگیری خەڵکی ئەو وەختی زۆر گەرم گوڕ بوو ئەگەر هەچەند ئەو وەختی زیندەجی خۆش نەبوو پاک و خاوێنی نەبوو جلوبەرێک نەبوو واقعەتی هەیە ئەلحان هەموو ئیمکاناتێکی هەیە وەلی بەعزەم ئیسان زۆر جار ئاوت بۆ وەختی دەخوازین بەخەتی ئەوەیە. دادەجان خۆتمان پێ بناسێنە. ئەمە سێزادەم برێم خەڵکی شیلاناوێ هەوسەری سێت حەسەنی ئەحمەد پور. دادەمرێم جارەرە کاکە سەید گلەی دەکرد ها دەیکوت سێزادە خانم لە نازام و چێشتانی قەدیمان بۆ ساز ناکا و هەر دەمیێوارە چێشتی ساز دەکەن وەختی نان و چاکەی باشە بۆ وایە؟ حەقێتی ێراز دەکەم منداڵەکان نەمشتێکی ناخۆن کوڕەکان وەلعانیە مەش لە بەردڵیوان مەجبورین دەبێ مەش لە سەدڵیوان بینک چێشتێوان پیان خۆشە مش پێمان خۆشە ئەگەر جاری بارەش هەڵکەوت داوان پرسیان پێ دەکەن پیان خۆش بووە بۆ غەسێدی لێ دەنیم. ئیشتیای دەکەی بە خۆت ئیشتیا و چێشتە قەدیمانە دەکەی؟ بە خۆشە من بۆ خۆم زۆرم لێناوە زۆرشم پێ خۆشن. چ ساز دەکرد قەدیم؟ وەڵا بە پەڵای بڕێشیمان ساز دەکرد و لە نیشتێنەمان لێ دەناو لە پەمان لێ دەنا بە خدای دۆڵمەشتمان زۆر لێ دەنا ئەو کوڕانش هەموودان خوار حاجەوە شکر گەورە بوون جەهان هیچ کەس هیچیان ناخۆن ئەو چێشتانە هەمووش دامان خوار بخوا هیچ کەس زۆریشمان پێ خۆش بوو ئاسقەزا هەر بە هەموو پیان خۆش بۆ چێشتان ناو چێشتانی قەدیمیەوە دەمیدا لەسەر تەندورە لێمان دەنا بە ڕۆنی کوردی و ڕۆنە میرکێ نەبوو زۆریش خۆش بوو وەڵڵا. دەیدادەجان بێزگە لەو نان و چێشتەی کە باسی دەکەن چ کارێکی دیکەتان دەکرد قەدیم؟ وەڵا مانگامان دەدۆشی و مەڕمان دەدۆشی و شیرمان دەکڵاند و ماستمان هەوێن دەکرد و مەشکەمان دەژاند و ڕۆنمان دەگرت و ئەو کارانە دیاتیمان دەکرد. دادەجان چەند منداڵت هەیە؟ سێ نوکرم گومان. خدا پێت بێڵن یارەبی دادا چۆن ژن بۆ کوڕەکان تێنا؟ وەڵا جا کوڕی گەورەم ژنی هێناوە پرسیارمان کردووە لە بنە ماڵی چاک لە ماڵێکی چاک هیچێک بۆی دیتونوتی فلان کەس کچێکی چاچی هەیە ئەمەش کوڕەکەمان ناردۆکتومانە بۆ خۆت پەسەندی کە یەکتری ببین و قسان بکەن جامەژدێن لە پێشی قسان دەکەین. ڕێو ڕسمەکەی چۆنە چۆن و شایی بۆ گرتۆن و بکێنا ماڵێ؟ وەڵا جا شایمان بگە شایمان لە دێی بووە لێرە بۆ گرتووە لە دێی و نەچوونە تالاری و پێوە چوون وەگی شاریاوە پێچون شیرین خوادرمان بۆ کردو ئەوانی شەر لە دێی دابوون و سادەتر بوویدی لە لەحان ڕاوەندە تەشریفاتە نەبوو خۆشتر بوو زۆر خۆشیشمە زۆر خۆش بووی کوڕەگەورەکەشم زۆر خۆش بوو. دادا ئەلام مارەیشت پێما بێ زۆرە قەدیم چۆن بوو لەسەر چی مارە دەکران زیاتر؟ وەڵا جایخە ئەوەندە بووکە ئەو کوڕی گەورە لەسەر چەندی مارەکران لەسەر سێ مسقاڵ زێر بوو سەسقی باریازاد. قەدیمە هەمووی هەبوو ئەو هەموو زێرکڕینە بۆ بکێ؟ نەوەڵا ئەم لەسەر 50,000 مارەکراوە من بۆخ زیانی زێر نەبوو فقەت ئەوەندە پوڵە بوو؟ ئارێوەڵارەوەندە بوو. جا ڕازی بووم پێی؟ چارازی ئەو دەمێرەوەندە بووی دی ڕازی نەبین چ بکەین هەرە ڕازی بووین شکر بۆ خودای ڕازی بووی نەریاوەڵا زیندگیشمان زۆر خۆشتریش بوو. الحەمدوللیلا الحەمدوللیلا ئیشەڵا هەراوە پێک بمێنن بە خۆشیە ساڵهای ساڵەکەن یەک بن. ئەوی دیکەش ئەوی کەش هەر ئاوامان خواست ئەوی بووکەی دوایش
ئەوەی شکر خزمی چاکن ماڵە چاک من شکر برا ماڵی هەتی شکرەتی بنە ماڵی چاکن شکر بۆ خدای خزمی چاکن شکر. بەهار و مانگەشە و شێعری تەڕ و بادا لەوە زیاتر زەنابی شێخ گەرەکتە عالەمێکی تر بە بەیتێک شێعری جوان لە مامۆستا هێمنی نەمر کۆتایی بە چاوپێکەوتنی ئەو ڕۆمان لە ئاوایشی لاناوێ دێنین هیوادارم کە بەدڵتان بوو بێ تا ڕۆژێکی دیکە و ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.